بە فەرمی هەردوو کۆنسۆڵی Xbox Series X لەگەڵ Series S لە بازاڕەکانی جیهان بڵاوکرانەوە بە کوردستانیشەوە. بێگومان ژمارەیەکی زۆریان بەردەست نییە، بەڵام بۆ ئەو گەیمەرانی حەز دەکەن دانەیەک بکڕن پێویستە بزانیت مواصفاتیان چیە، جیاوازیان چییە. ئەمە ڤیدیۆی پێشکڕینە بۆ هەردوو کۆنسۆڵ Xbox Series X و Series S. ژمارەدا جیاوازی هەردوو کۆنسۆڵ بخینەڕۆ. ئەم جارە جیاوازە ساڵانی ڕابردوو Xbox دوو جۆر کۆنسۆڵ بڵاو دەکاتەوە، Series X لەگەڵ Series S. جیاوازیان لە قەبارە هەیە، لە مواصفات هەیە، لە نرخیش هەیە. سەرەتا وەکو قەبارە Series X نزیکەی 2 بەقەت Series S. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە Series X هێزی زیاترە، مواصفاتی بەرزترە، بە ڕەنجی ڕەش بەردەستە. Series S بە ڕەنجی سپی بەردەست دەبێت. ژمارە 9 جیاوازی هێزی هەردوو کۆنسۆڵ. Series X هێزی GPU 12 تێرافلۆپە یاریەکان بە کوواڵەتی 4K پەخش دەکات. بەو کۆنسۆڵە لە PlayStation 5 لە ڕووی GPU بەهێزترە. خاوەنی 16 GB ڕامە، هەرچی Series S کۆنسۆڵە بچووکەکە هێزی 4 تێرافلۆپی هەیە کە جیاوازیەکەیان یەکجار زۆرە لە ڕووی ژمارەوە. بەڵام لە ڕووی یاریکردن تەنیا Series X 4K Series S دەتوانێت بە 2K یاری پەخش بکات. و هەردوو کۆنسۆڵ خاوەنی تایبەتمەندی Quick Resume کە دەتوانێت لێک کات نزیکەی بۆ 6 تا 7 یاری لە هەمان کاتدا یاری پێ بکەیت، بە خێرایی بتوانێت بچی یاریەکان بکەیتەوە و دایان بخەیت. کاو تایبەتمەندیە تەنیا لەسەر Xbox و لەسەر PlayStation نییە. ژمارە 8 هەردوو کۆنسۆڵ هارد درایڤیان نییە، بەڵکو بە SSD کار دەکەن. Series X خاوەنی SSD 1 تێرابایت تا 825 GB بۆ بەکارهێنان بەردەستە. Series S SSD-کەی 500 GB و تەنیا 325 GB بەردەستە بۆ بەکارهێنان، کە لەوانەیە کەم بێ. بەڵام Microsoft دەڵێ یاریەکان چونکە 4K نین 2K لەسەر Series S قەبارەیان بچووکتر دەبێت تا زۆرترین یاری شوێنیان بێتەوە لەسەر Series S چونکە شوێنی دیسکیشی نییە. ژمارە 7 هەردوو کۆنسۆڵ ئەنبۆکس بکەیت لەناو پاکەتەکە چی تێدایە؟ زۆر سادەیە. بۆکسێکی ناوازیان هەیە، یەک دانە کۆنتڕۆلەری تێدایە لەگەڵ HDMI کێبڵێکی 2.1 و هەردوو کۆنسۆڵ نوێترین وایفایان لەسەران بلوتوثیان هەیە، دەتوانی یەکسەر یاریەکانی Xbox One-ەکەت بخیتە ناوی کاریان پێ بکەی و گەیم پاس دابەزێنی. ژمارە 6 هەردوو کۆنسۆڵ هەمان کۆنتڕۆلەری Xbox بەکاردەهێنن، بەڵام هەندێک گۆڕانکاری بچووکی تێدا کراوە. دوگمەی شەیری بۆ زیاد کراوە بۆ بڵاوکردنەوەی ڤیدیۆ و سکرینشۆتەکانت. دوگمەکانی وەکو کۆنتڕۆلەری گرانبەهای ئیلیتی Xbox دەکراوە لەگەڵ هەندێک وردەکاری جیاباز، بەڵام وەکو کۆنتڕۆلەرەکەی PlayStation 5 پێشکەوتو نییە لە ڕووی هازەی هاپتیک فیدباک و دوگمەکانی ئەداپتیڤ تریگەرز. بەڵام بەگشتی کۆنتڕۆلەری Xbox هەموو کاتێک نایە بۆ پێویستی بە گۆڕانکاری گەورە نەبووە. ژمارە 5 Xbox Series X دەتوانێت یاریەکان بە کوواڵتی 4K لە 60 فریم تا 120 فریم پەخش بکات و بەپێی یاریەکە دەوەستێت. بەڵام بەکارهێنانی ڕۆی تریسین یاریەکان دەبنە 4K 30 فریم. گەرنا بە شێوەی ئاسایی 60 فریم بەسەر زەم یاریەکاندا. یاریە کۆنەکانیش گەر پەرەپێدەران بیانەوێت دەتوانن تا 120 فریم یاری پێ بکرێت. بەڵام دەبێت تیڤەکەت پاڵپشی لە 120 فریم بکات و Series S چونکە بچووکترە هێزی کەمترە تا 2K 60 فریم لە هەندێک یاری 120 فریم یاریەکان پەخش دەکات. ژمارە 4 هەردوو کۆنسۆڵ خزمەتگوزاری گەیم پاسیان هەیە کە یەکێکە لە باشترین کارەکانی مایکرۆسۆفت. ڕاستە زۆرینە یاریەکانی ئێستایان کۆنن، بەڵام لە مایکرۆسۆفت بەڵێن دەدا لە ساڵی داهاتوو سەرجەم یاریە تایبەتە نوێیەکانی خۆیان لە ڕۆژی یەکەم لەناو گەیم پاس بەردەستی بخەن. گەیم پاس مانگانە بە $10 زیاتر لە 100 یاری بە گەیمەران دەدا و یاریەکانی EA-شی تێدا، لە یاریەکانی FIFA، Battlefield یاری کۆنی بلاچ تێدا. سەرجەم ئەو هەمووە یاریە تەنیا بە $10 مانگانەیە. گەر بیکەیتە $15 دەتوانی لە مۆبایلی ئاندرۆیدەکەت یان تابلێتە ئاندرۆیدەکەت بە ستریم هەمان یاری لە هەمان فایل سیف بیکەیت و بەردەوام بێت. ژمارە 3 بە باسی نرخەکانیان بکەیت. Series X بە 1 تێرابایت نرخەکەی $500 لە کوردستان تا $700 سەرەتا بەرز دەبێتەوە، بەڵام دوای 2 بۆ 3 مانگ نرخەکەی دەگاتەوە $500 کە خاوەن 1 تێرابایت SSD. و Series S نرخەکەی $300 لە کوردستان نرخەکەی بۆ $500 بەرز دەبێتەوە، بەڵام دوای چەند مانگێک بۆ 500 GB نرخی دێتەوە $300. نرخیان گونجاوە، جیاوازێکی گەوری نییە لەگەڵ PlayStation 5. ژمارە 2 هەردوو کۆنسۆڵ دەتوانرێت SSD یان بەرز بکرێتەوە لە ڕێگەی SSD دەرەچی لە دواوە شوێنی پۆرتێکی هەیە. Microsoft دەڵێ 1 تێرابایت نرخەکەی $220 نرخەکەی هەرزانیە، بەڵام لە هەموو جیهان نرخی ئەو SSD-یانە گرانن. Microsoft دەڵێت تەنیا ئەو SSD-ەوە سپۆرت دەکەن، ناتوانانی وەکو PlayStation 5 SSD دیکە لە کۆمپانیای دیکە بکڕین. ژمارە 1 گەورەترین بابەتش بێگومان بیکڕن یاخود نەیکڕن. گەر گەیمەری Xboxی PC نییە دەتوانانی سوود لە گەیم پاس وەرگری و ئەو یاریانەی لە ساڵی داهاتوش وەکو هەیلۆ، میدیەم، فەیبڵ دەیان یاری دیکە بەدەست بێنی گەر حەز بکەیت. بێگومان باشترین کۆنسۆڵ بۆ تۆ Series X-ە گەر گەیمەری ئاسایی و هەم ڕۆژێک یاری ناکەی جارجارە کۆنسۆڵ بەکاردێنی. بەکارهێنانی گەیم پاس لەگەڵ Series S زۆر گونجاون بۆ تۆ. بڕیارتان داوە کامە کۆنسۆڵ بکڕن لە کۆمنتی و ڤیدیۆ بۆ چوونی خۆتان بنووسن.